لە ماوەی 27 ساڵ و 6 مانگ و 6 ڕۆژی زیندانی بوونیدا 18 ساڵیان ئەم ژوورە بچووک و تەنهایە لانکە و مەنزڵگەی بوو. ئەم پەنجەرە پڕاستنە کە هێما و وەبیرهێنەوەی بەندێتی و زیندانی بوونە بۆ ئەو بوو بۆ دیدگای داهاتوویەکی گەش و ڕۆشن. ماندێلا ئەو پیاوەی 27 ساڵ و 6 مانگ و 6 ڕۆژ لە زینداندا بوو 18 ساڵیان لەم کونجە تەسکەدا ژیا و تاکە کاتی چوونە دەرەوەی تەنها بۆ جێبەجێکردنی ئەو بەشەی سزاکەی بوو کە دەیوت لەگەڵ کاری قورسدا. ئەو کوڕی سەرۆک خێڵێکی ڕەسەنی باشووری ئەفریقا بوو. لەگەڵ لەدایک بوونیدا وەگەوەی پێشببینی چارەنووسی کوڕەکەی بکات باوکی ناوی ناخۆلی خاخ کە مانای سەر بە کێشە دەگەێنێت. کە چوومە قوتابخانە مامۆسافرەتەکەم لێی پرسییم ناوت چییە؟ منیش ناوە ئەفریقیەکەم پێوت خۆلی خاخ. وتی نەخێرە و ناوم ناوێت، تۆ بێت ناوێکی مەسیحیانە دەبێت. منیش وتم ناوی وام نییە. وتی لەم ڕۆ بە دواوە تۆ بیت بە نێڵسن. لەوێوە هەستی ماندێلا بە ڕەگەزپەرستی دەستی پێکرد. لە تەمەنێکی کەمدا بووە چالاکی بواری دژە ڕەگەزپەرستی و دواتر بووە سەرۆکی کۆنگرەی نەتەوەی ئەفریقا و بۆ گەورەترین کێشە بۆ دەسەڵاتی ڕەگەزپەرستی ئەوسا. بەهۆی چالاکیەکانیەوە چەندین جار دەستگیر کرا و زیندانی کرا تا دوجار سزای زیندانی هەتا هەتایی لەگەڵ کاری قورسدا بەسەردا سەپێنرا. ماندێلا بەم جۆرە باسی ساڵانی زیندانیکردنەکەی دەکات. یەکێک لەو شتانەی کە بۆ من سەختە تێبگەمەوەیە کە من کاتێکی زۆرم لێرە بردەسەر. هەندێک ساتی خۆشە بوو، بەڵام بێگومان ساتە بازارەکان زیاتر بوون. چونکە ڕژێمی ڕەگەزپەرست زۆر شارەزا بوو لە سەرکوتکردنی خەڵکدا. خۆپشاندانە ناوخۆییەکان و فشارە نێودەوڵەتیەکان دژی دەسەڵاتی ڕەگەزپەرستی ئەفریقای باشوور بەردەوام لە زیادبووندا بوو. ڕۆژانە هەزاران کەس دەڕژانە سەر شەقامەکان و حکومەتیش بە زەبری چەک و هێز وەڵامی دەدانەوە. بەڵام بەردەوامینە ڕەزاییەکان و کۆڵنەدانی خەڵک لە داواکردنی مافەکانیان دەسەڵاتی بەرەو لاوازبوون برد. بۆیە حکومەت کەوتە گفتوگۆ لەگەڵ ماندێلادا تاوەکو کۆتایی بۆ قەیرانە بهێنرێت. دەرەنجامەکەشی ئەوە بوو کە لە ڕۆژی 11 شوباتی 1991دا ماندێلا ئازاد کرا. لە هاتنە دەرەوەیدا زیاتر لە 250,000 کەس لە پێشوازیەوە ئەفسانەیەدا بوون کە لە زوڵم و ستەمی ڕەگەزپەرستی ڕزگاری کردن. وتارەکەی ئەو ڕۆژەی سەلمێنەری ئەو ڕاستیە بوو کە ساڵانی زیندان لە بری ئەوەی تۆڵە و تووڕەیی تێدا بڕوێنێت خۆشەویستی و مرۆڤایەتی تێدا گەورە کرده بوو. هاوڕێیان و هاوڵانی باشووری ئەفریقایم، بە ناوی ئاشتی و دیموکراتی و ئازادیەوە بۆ هەمووان سڵاو لە هەمووتانەکەم. من لێرە لە بەردەمتانە وەک سەرکردەیەک ڕانەوەستاوم، بەڵکو وەک خزمەتکارێکی خاکی ئێوە وەستاوم، ئێوەی خەڵک. بە ماوەیەک دوای ئازادبوونی ماندێلا بە سەردانێک گەڕایەوە بۆ زیندانەکەی لە دوورگەی ڕۆبن. لەوێ ئەو وتەی خۆی ڕوون کردەوە کە دەیوت زیندان کردوێتی بە مرۆڤێکی تەواو جیاواز. ئەوەی کە بتوانیت بە تەنها دابنیشیت و بیر بکەیتەوە دەرفەتێکی گەورەی دامێتەوەکو خۆم و ئاکارم بگۆڕم. هەستم بە شەرمێکی گەورە دەکرد چونکە خۆم بە سیاسەت و یاساوە سەرقاڵ کرده بوو. بەوەش بیرم چوو بەوە کە خەڵک خۆیان بۆ من تەرخان کردووە. بۆیە کە گەیشتمە جۆهانسبێرگ وتم ئەگەر کاتێک بێمە دەرەوە چونکە دڵنیابم دوجار هەر ئازاد دەبم، گرنگ نییە دوای چەند، ئەوە حەقی ئەوەیان بۆ دەکەم. دوای ئازادبوونی ماندێلا دوورگەی ڕۆبن لە زیندانێکی ترسناکەوە بۆ مۆزەخانەیەک کە گەشتیاران لە هەموو جیهانەوە ڕووی تێدەکەن. تەنانەت سەرۆک و گەورە پەرپرسانی وڵاتانیش بە تایبەتی دێن بۆ ئەو زیندانە تاوەکو پەند لە گەورەیی و مەزنی ئەو ئەفسانەیە وەربگرن. نامۆ سەربەست
NRT.